تایبەت بە داهاتی نانەوتی و پرسی هەناردەکردنەوەی نەوت من میوانێکم لەگەڵا دکتۆر وعد سلێمان شارەزای یاسا و دەستور دکتۆر وعدی لە دهۆکەوە لەگەڵمانە ڕاستەوخۆ سپاس دکتۆر بۆ ئامادەبوونتان لەگەڵمان. دکتۆر عێراق پاڵپشت بە چی یاسایەک داوای یان ئەم داواکاریانە لە هەرێمی کوردستانەکە بە تایبەتی ئەم داوایی ئەخیری کە داوای تەواوی داهاتی نانەوتی هەرێمی کوردستانەکە؟ سلام ڕێز بۆ جەنابێتە بۆ هەمی بینەر و بیسەریان کوردستان 24 ڕاستی داواکاریە عێراقی هیچ بنەمایەکە یاسایی و دستوری نینە. ئەگەر ئەم بین پیشبەستن یاسا کارگیریە دەولەتە عێراقیە ژی یاسا ئیدارە دەولەتە عێراقی ساڵە 2019 هەروە یاسا بجا هەر سێ ساڵە ئەم دقت تەماشەکەین بەحسی هەندێک دکەتن و داهاتی فیدرالی کەواتە بێرەدا ئەمشیم بەحسی هەندێک بکەین داهاتی خاڵن سنووری و هەروەسا بەحسی باجات کرد ئەvە مەفرۆزە بێتە نیوی کرد نابەرە حکومەتە هەرێمە کوردستانی و حکومەتە عێراقی. ئەمما داهاتی نافخۆیی دیتر ئەvە بێگومان ئەvە بیتە داهاتێک بۆ حکومەتە هەرێمە کوردستانی دەبیتە وەک بودجات تەشغیلی بۆ حکومەتە هەرێمە کوردستانی بۆ ڕێبەبەرنا بێژین وەزارەت و هەمی دام و دەستگەهت حکومی ئەگینە یعنی حتانوکە بە چەند ساڵە خۆش 2013 حتانوکە حکومەتە عێراقی بودجا هەرێمە کوردستانی رەفرەکرێ لێ فێرێدا بۆ چۆنا من ئەوە کو عێراق یعنی دەرفەتەکە باش زانیتن کو یعنی فشارێکی بێختە سەر حکومەتە هەرێمە کوردستانی کو چ دەستیدا نەهێنیتن نەش داهاتی نافخۆیی نەش بێژین ئیداران نەفتێ تا دوماهیکێ ئەvەژی شوێ بۆیە چەندێ زەبریتن نەکومە دستورینە نەکومە قانونینە نەکومە ڕێککەفتنینە ئەvە ئەفتشە هەمیت هەین ڕەنگە هەندە لاوازی هەندە عەردەدا هەبیت بەلێ ئەvە هەمی مەریتەنی تڕۆنە ئەشکەرانە بەلێ حکومەتە عێراقی و دەولەتە عێراقی شێوەکی عام حەزا خۆسەپاندنی هەیە حەزا مرکزیەتەیە هەیە عقلیەتە بێژین یا شۆفینی عقلیەتە حکمێ مرکزی حتا بگابیەت ناخ و مشکی دەولەتە عێراقیدا دەربارەی کوردا شێوەکی گشتی. بەێ باشە دکتۆر، یعنی پێت وایە ئەمانەی کە بەغای کات زیاتر بیانون و وەکەوترێت بیانون بۆ ڕاگررتنی ئەو پڕۆژانەی کە لە هەرێمی کوردستان ئەنجامەدرێن و بوون بەسەریەشە بۆ ئەوان لە بەغا. بەڕێز یعنی بێت پرسیارێکیش هەمی کەسا بکەم کەنگی موچە بۆیە پرسە کەنگی موچە بۆیە مشکیلە کامازن چ دەولەتە یعنی ئەدبێردا ڕاستی دەبیا ئەف پرسەش ئەم پرسیارەش دەولەتە عێراقی بێتەکردن سەرۆکی کۆماری سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەرن یعنی ئایا هاوڵاتیە هەرێمە کوردستانی هەنگ چ هەژمێرن ئایا هاوڵاتینە ئایا پلەدونە ئایا هەنگ چ شێواز هەژمێرن یعنی ئەبە بێژین مەسەلا موچە بەسیتترین بۆ مافێ خەلکی هەرێمە کوردستانیە ئەف تشتێ تێتەکردن کاک عەمار یعنی مدبێت ئەبێ دیارکەم هەرچەندە گەلە کارۆنە ئەشکرایە ئەف پێشکەفتنە هەرێمە کوردستانیدا چه بۆی سەر هەمی ئاست و سەکتەرە یەکجار دەستێ کابینا نهۆیە حکومەتە هەرێمە کوردستانی هەرچەندە بودجێژی هاتیە بڕین هەرچەندە ئابلوقا بێژین سەر هەرێمە کوردستانی هاتێکردن ئەvە حکومەتە عێراقی پێ نەخۆشە یعنی ئەف تشتە ئەس گەلک جارەمەی دووبارە کردی بگاوێت تو نەشی بەراوەردی بکەیت نابەرە عێراقی نابەرە هەرێمە کوردستانی ناحیە پێشکەفتنێ بە ڕەنگە 5 ساڵە هەرێمە کوردستانی پێشکەفتتری بیتش عێراقەکە تو بچی هەر شارێکی ببینی تو نابینی ئەو سیمایت گۆڕینە عێراقیدا چێ بۆی پێشی 2003 ڕنگبەدانە کردبی سەر یعنی ئەف بۆ جزە بەلا حەوت ساڵانە بۆ عێراقی هاتن عێراقیە هاوڵاتی عێراقی چ فایدەیژی نەکرێت تەنها موچێ هاوڵاتی وەرگریتن ئەگینە ڕووی خزمەت گۆزاری بەش ڕووی پێشکەفتنی بەش ڕووی هەمی سەکتەرە بە ڕاستی عێراق گەلەکە باشکەفتیە
افتشتا كتبي براورديه بكيت نابره عراقي نابره هرم كردستاني سرزار هولاتيه عرب عراقي دبيني ابي بيا جهني جرانيا همي بربرسو بيجين لاين السياسي العراقي ابد بردا ايجار وقت تيتن هولاتيه عراقي تي سردان هرم كردستاني كتي بيني تن چمپش كفتنا چه بو هرم كردستاني دا هر چند وكو مگوتي بودجه نينا هر چند دهاتي جي كيما أبا بوا جلكان خوشه يعني معقول هنا بيش حكمتها عراقي ببودجه الزبلح أو بوتيتن أفواره همي كيفة تشيتن بوچه هولاتي فايدة لناكت لي اف تشتا كاك عمار أكيد جهه دل نخوشيه بو برپرست بغدا بو همي لاين السياسي اف تشتا همي يتكرينا يدبوينا اگر راستيكو او كفنت سنگري دا دجي حكمت هرم كردستاني دجي هولاتيت هرم كردستاني اگرنا يعني او اكش ناحية قانوني بيت وكم قوتي ورا اكا تدبيت حكمي الدستوري بكي كرم كأبد دستور بند الدستوري موجودا هكر تشر بكرنا كطيبت هبيت ميا طيبت هبيت ابا دادگاه فدرالی های بلا او بوما حکم دستوری راستقینه دیار کرد اگر مثلا قانونی کرم که اف هر دو قانون ادارت دولت و قانون بودجه هر 3 ساله اگر کیشه که شروع بکرنا دقیقه که یاسای انجمن دولت عراقی های یا مجلس الدوله های او ادویر دا ارکیوی شروع بکرنا یاسای اما ما چه مشکلی توصا منین راستی اگر همجی وکم مگوتی چهار سر یا دیاره بله ادویر دا اوه همی بیانونه اوه همی آستانگنیت حکمت عراق بو نهنارتنا موچه خورانت هرم کردستانی ایجا هل بجارتن جانزیگ بیت اوه دی بیت يعني بيجين ادعاء انتخابي یا پیش وقت بو وان لاین السياسي او بين سر حسابه کوردستان بسر کردن بله یاسای موازنه هەیە ساڵی 3 ساڵ بەسەر یەکەوە کە ئێمە بینیمان پەسەند کرا دواتر هەمواری ئەم یاسایە هەیە ئەکرێت حکوومەتی عێراق بەم شێوەیە موچە خۆرانی هەرێمی کوردستان بە بارەمتە بگرێت بۆ جێبەجێکردنی کۆمەڵێ داوا کە لە ناو خودی یاساکەشە جێی نابێتەوە ئەمە یەک دوو وەکو هەرێمی کوردستان پێویستە چه هەنگاوێکی یاسایی بە پەلەی ئێستا بگیرێتە بەر بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە بله یاسا بودجا هر 3 ساله طبعا یا اواهات راز بکرین گله کارون اشکره کاک عمار يعني هم جناكتن عراق يعني جي وزارة داري عراقي شروع بكرنا كابي شواني او دستواجه هاتينت و ياسايد و قانون اداره الدوله يعني داهاتي فيدرالي گله کارون اشکره اگر دانر یاسا ویا با همی داهات نافخوی بو خزینه گشتی بزبریتین دا بجید دهاتی نافخوی گشت دهاتی نافخو نخیر اوه دهاتی فدرالی یا او دستواجه بکاری ده ما بس او تنها او فدرالی او خالص سنوری او تبیا بین ابنیوی کرن یا جی ریجک بو بیشن بو بغدا بزبریتین یدیتر چی بو حکمت هرمیه بو کار اینانا بو جا تشغیلی اگر هاتو حکمت عراقی یا نیاز پاک بیتن تمام هکه هود بیت بیجین دهاتی ناخو همیه بخو بنجی تمام بجا هرم کردستان فريكن آخر معقولين يعني تو ابي تشتي همي ببي برانبري تنها كو موچه خور هرم كردستان فريكن يعني افيجي كتم من تكسر حكمة هرم سر هولاتية هرم كردستان افتشتا راستي وكم قلتي بيانو يكا هيج بنماية ياساوي دستوري بونين اما يعني حكمة هرم كردستان شبكات شروي ياساوي شروي دستوري راستي وقت جلك برطنجة كان بين سحكيني صالة مالي تشنمايا يعني حتى هي بضوازة قفل بيتن أبش ناحية كش ناحية كاديتر هل بجارتنية نزيكن أبن نت خدمتها كسي داير نا عراقي نا مصلحتها بيجين مشخورة هرم كردستان كو افتشتا بيتا جيرو كرن شروي ياساي اگر هاتو حكمتها عراقي بيجين ياسور بسر بريارا خو سر بوچونا خو ابد چه ريك نامين الراسي
اگر مثلا وکو بریبینه که مگوتی کیشا شروع یاساییه اوه بجین انجمن دولت یا موجوده او تبیا بوم شروع وکت که زور باش. ما بس دانر یاساییش وان دستواجه و وان دقت یاسایی او تناکوک چتشته اگر کیشا دستوری بید کیشا شروع کرنا دقیقا دستوری بید او دادگاه اتحادیه موجوده اگر کیشا هلاویستی ما اف کیشا هلاویستی ما دیسا دادگاه فدرالی بیاشمه بد تبیا بشیوه که بلا و پلاس وكل بيجن امريكي ولائي سحكتا بي بابتي شروع كنا كبلاس بدت شوفو ابا هندي روجك زدت ترى ابيات تاثير المشخورن هرم كردستان كات ابد مشكلات ادبيري داجيني نياش ما مشكلات زور آية حكمة عراقي خو آية يا برهبه پابند بید بریار دادگاه اتحادی چون بریار دادگاه اتحادی برای هنگیجی درکت بود درباره بیچنده دلی آسنگ بود در خستن شروع بکر نکادیتر بود در خستن ما وکو کاک عمر مگوتی کیش آمد گل عراقی نک تنها کیشن دستوری و یاساییه دستور گله که واضحه و گله که یاساییه موجوده رای کفتن جیت موجوده بلی کیش آمد گل هندیه عقليتها شوفيني عقليتها مركزي عقليتها دكتور جان پیامەکە گەیشت دکتۆر سپاس بۆ دکتۆر وعدی سلێمان شارەزای یاسا و دەستور کە ئەم ماوەیە لەگەڵمان بووی سپاس